سڵاوتان لەبێت و ئەم کاتان باش. ماوەی چەند ڕۆژێکە هەواڵی مردنی نەنە ئامینە کە نەسراوە بە نەنە کووکو بڵاوبۆتەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە. ئێستا ئێمە لە گۆڕستانی کەڵەکنین لەسەر گۆڕی نەنە کووکوین. ئەمە قەبری نەنە کووکووە و من کەسێکی نزیکی خۆیم لەگەڵایە ئەیەوێت باسی مردنەکەی نەنە کووکومان بۆکە و چەند زانیاریەکی ترمان باتێ ئەمەوێ بچمە لای خۆی و باسی نەنە کووکومان بۆ بکات. ئەمی فەرەت بابم فەرەت باپی بسێ حەسەن بوو حەسەن بوو ئەوە داکم خەدیجە بوو ئەوە ئەرێ وڵا ڕۆڵە هیچیان نەما. من ێستا لەگەڵم بە ڕێزامەوێ باسی نەنە کووکومان بۆ بکات بەڵام ئەو نایەوێت کە دەرکەوێت لە کامێراوە. سڵاوت لەبێت ئەگەر باسێکی نەنە کووکوم بۆ بکەی. سپاس دەکەم باشن بەخێربن سەر چاو باشن لەخواتان. نەنە کووکو ناسا بە ئامینە فەرەت حەسەن مردەکەی بە جەڵدەی دەما خۆچی دوایی کردووە لە ساڵی تەقریبی 1970کانە. لە ساڵی 1970کاندا شووی کردوێتەوە بە مام شێخ. مێردەکەی نەنە کووکو دوو شووی کردوێتەوە. بەڵێ بەڵێ مێردەکەی نەنە کووکو مێردەکەی کۆنەکەی یەکەم جاری ناوی هەمزە بووە. لەو مێردی یەکەمی مناڵی هەبووە؟ بەڵێ ناوی مەحەمەد بووە. بەس ئەو مناڵی هەیە؟ بەڵێ بەس ئەو مناڵی هەیە. ئەو مناڵەشی نۆمان گوڵ لیانسانەوەتەوە. کی لیسانەتەوە؟ براکەی لیسانەوەتەوە. ئەنی برای هەمزە لیزانە ناوی خدر مەحموود قادرە. وبی مناڵەکە دێنەوە بە نەنە کووکو بە ئامینە بوو مناڵەکە دێنەوە بەس سەر و سامان چی دێبمان لە دوای سەر و سامانەکەشی لێسان بوو مناڵەکەشی نەنابەوە. ئەم مناڵی کە بردوێتی لای خۆی دواتر کە نەنە کووکوی دۆزیوەتەوە لێیان سانەوەتەوە و دواتر نەنە کووکوش نەیبینیوەتەوە. نەنە کووکو نەیبینێتەوە هەتا ئەم ئاخیانە لەم کەناڵشتانە دەرکەوتووە قادشوی نەکردو بە هیچ جۆرێ. ئەو دوو مانگەی کە لە لای کوڕەکەی بوو دوو مانگ لێ بوو نیە ژەمە کەسی خۆی بە نزیکەی کەسی خۆی بنیە هیچ کەسێ هاتوچۆی کاو سەردانی بکات بە هیچ جۆرە نەهێشت. تم لە ماخیێنشا ئەگە مردە بوو دوو مانگ نازانم لای خۆی بوو لای شوێ بوو نەیهێشتەوە کەس ببینێ. تقریبی 15 ڕۆژ لە خەسانەی شار بۆم ئافەتە نەخۆش بووە. ئێمە هەڤەی مانگ هەڤەی 6 ڕۆژی پێنجشەماکە ئیتر لە مزگەوتی مستەفا کنجرین لە کارەزە و شێک لە کاتی نوێژە کەس و کار و خزمی خۆمان زانێ بووی کیان نەنە کووکو مردووە و ئامینە فەرەت حەسەن. ئیتر ئێمە ژێنامان بۆ سەر قەبرانی کەڵەکن لێ بە خاکمان سپار. ساعات تقریبا 1:30 نیوەڕۆ بوو مرد بوو ساعات 4 لێرە بە خاکمان سپار. ئێوە وەکو خزمی نزیکی نەنە کووکو بۆچی پێشتر نەچوون بەدەمیەوە هاوکاری نەهێش بە هیچ جۆرە کەس سەردانی بکات لە ماخێشە لە ماڵی خۆی نیەش کەس چێ سەردانی کات لەبێ پێشەوەی کە کوڕەکەی بیدۆزێتەوە تر نەهێش کەس سەردانی بکات. دومیشیان تر لەلایەن ئەڤیناسۆوە لەگەڵ سۆرانی مام ئیسماعیلە ویسیان سەردانێکی سلێمانیەکان خانیان بۆ گرت لە قەیوان. کوڕەکەی بە هیچ جۆرە ڕازی نەبوو خانۆکە وەرگێت و بە شەرتێکی من ڕازیم خانەکەم بە نای خۆمەوە. بەو مەرجە ڕازی بوو کە خانۆکە بکرێ بە ناوی ئەوەوە. بەڵێ بەڵێ ئیتر باشە ئەڵەن نەنە کووکو ئەو خانووی کە تایە بووە یاوێتی بە ئەوقاف. بەڵێ وەسێتی کردویاتی بە ئەوقاف وەسێتی کردووە و خانەدا بە ئەوقاف وەسێتی خۆیت. کەی بوو بردیانە نەخۆشخانە نەنە کووکو و دواتر کەی بوو ئەمری خوای کرد چۆن هێناتانە ئێرە ناشتان. ئێمە ئاگاداری نەخۆشخانەی نەبووین. ئێمە ئاگاداری ئەوە بووین تقریبی هەڤەی مانگ هەڤەی 6 ڕۆژی پێنجشەماکە بەخۆم دەیژوم تەلەفۆنێکم بۆ هاوتیان نەنە کووکو مردووە. من ڕاست دیان ساعات 1:30 بووی هێنایانە بۆ تا ساعات لێ مردو 1:30 بردویانە شتیوانە لە ماڵێک کوڕەکەی تر بردی ماڵی خۆی نابوو کە شتیوانە هێنایانە بۆ مزگەوتی مستەفا کنجرین لە کارەزە وشک لێ نوێژیان لەسەر کردووە نوێژی عەسەر دوای هێنامان بووە لێرە بە خاکمان سپار تقریبی ساعات 4 ئێوارە بوو. ئەڵەن کوڕەکەی پێی ناخۆش بووە کە
هەر کەسێک بێت و یا هاوکاری نەنەکوکو بکات پێیان ناخۆش بۆ زۆر نەشانێشتە هیچ کەسێک بزانێت تەقیبی 20 نەفەرێکی خزمی خۆمانی لێ بووە نێشتە هیچ کەسێک بزانێت گەمش نەمردووە تازیشی بۆ دانەنا هاوسەرەکەشی نەیزانیوە و تا ئێستا نەشێت هیچ کەسە تازێ لەسەر قەبران تی بە هیچ زۆرە نە تازەی ماڵەوە هیچ کەسێ نیە کەس تازێشتی بۆ دانانێ دەرێت من تۆم خۆش دەرێت نەنەکوکو کاتی کە شووی دووەمی کردێتەوە حاشای لە مناڵەکانی کردووە نا یەک مناڵی وەشتیوانەوە یەک مناڵی هەبوو چوە ئەم محەممەدە نۆمانگ وەگەلیان سانەتەوە نۆمانگ بوو خۆی وتی کە مناڵەکانم مردوون ناوە مەقسەد مناڵی نەبوو یەک مناڵی بۆ هیچ محەممەد بوو مناڵی لاانێ لە باشوو بێت پێنج مناڵێ احتیمالی هەیە بەزۆ بوو مناڵەرە محەممەدی هەبوو مناڵی تری نەبوو زۆری پێخۆش بوو نەنەکوکو ئەهاتە دەرەوە بەس ئەم کوڕی ئەگە دۆزیە و چوو بۆ لای لە ماڵ و سزنی کرد دەرگای لەسەر داخستنی بێ دەرەوە بۆیە نەنەکوکو ژوای لێ هاو بارودۆخی تێکچوو بە بۆنی ئەو بە بۆنەوە تێکچوو بە هیچ زۆرە نێش بێتە دەرەوە دەرگای سەر داخست بوو وەکو سزنی کرد بوو نەنەکوکو بۆی وای لێ هاو بۆ لێ ناهات چکە هەتا لە دەرەوە بۆیە زۆر باش بوو خەڵک زۆر یارمەتیە خەڵک خۆشەویست هەنێ و پەپولێک بوو